سڵاوتان لێ بێم کاتتان باش بە خۆشحاڵەوە لە بەرنمەیەکی دیکەی ئستاتیکادا هاتمەوە خزمەتتان. لە بەرنامەی ڕابردووی ئستاتیکادا هەوڵمما لەگەڵ مامۆستا حەمعەلی فیزیا قسە لەسەر وێزگەکانی تەمەنی منداڵی بکەم. لەم بەشەدا پێم باشە باز لە سەرکەوتنەکان و قۆناغەکانی ژیانی بەڕێزیان بکەم کە ئێستا وەکو مامۆستایەکی دیار، وەکو پەروەردکارێک، وەکو نووسەرێک، وەکو شاعرێک ڕۆڵی خۆی هەیە لە تەواوی کایە ڕۆشنبیریەکانی کوردستاندا. ئوستازی بەڕێست، سپاس بۆ بەڕێستان. بەخێر بیتەوە. دووبارە سپاس کە دەرفەتت پێیان لەم بەرنامەدا باس لە قۆناغەکان و ئەو دەستکەوت و سەرکەوتانی کە بەڕێستان بەدەستان هێناوە. خزمەت لە ئێمەوە. لە قۆناغی خوێندندا هەرگیز هەوڵت بوو ئەوە ئەیە ببیتە، یانی لە بەشی یەکەمدا ئەم پرسیارم لێ کردی، بەڵام بە چێر وەگەڵێ بە تێر و پڕتر دەمەوێت وەڵام وەرگرمەوە. بیری لەوە کردەوە کەسێک بیت وەکو ئەم کەسایەتێک کە ئەمڕۆ دروست بووە یاخود نەخێر مەیلت بەلای لایەنێک و شتێکی کەدا دەچوو. سپاس بۆ پرسیارەکە ڕێزداری ئوستازی خۆشەویست کاک دیلمان. من طبعاً بەڕاستی یعنی کە کۆلیجم تەواو کرد خۆتە زانیە و زەمانەوەکو ئێستا نەبوو یەکسەر بچی بیر لە دامەزرانیایی شکەیتەوە. ئێمە نێراین بۆ سەربازی بۆ کۆلیژی زوباتی احتیاط لە بەغا، لەوێ لەبەرەوەی کوردبووین ناردینیان بۆ نەجەف 40 ڕۆژ تەدریبیان پێکردین شەڕی ئێران و عێراق. لەوێەوە هەسا ئێمەیان لەبەرەوەی کوردبووین و خەڵکی سلێمانی بووین و خەڵکی سلێمانیش سەدام پێوت خەڵکی مەدینە سەعبە نێراین بۆ منشایی تەنفیزی مەشارەی عەسکەری لە بەغا. 3 ساڵ لەوێ بەجلی مەدەنیەوە دەواممان کرد، ئەوەش بوو بە خێر بۆمان. دوایەوە قرارێک هات کەڵێ لەبەرەوەی کەوا محەممەد مەحجوب وەزیری پەروەردەی ئەو کات بە سەدام حوسێنی وتوتی قوربان ئەوە مەکتەبەکان داخرێن تا موالیدی 47 بان کردووە ئیترەوە مەکتەبەکان بە تایبەتی دەرەوەی شار داخرێ. لە دوای گلەیم لێ نەکەی بڵێ بۆ مەکتەبەکانە داخستی بۆ وتی مامەسا نەما کەس تەسریح نابێ هەمووشی بان کرد بۆ احتیاط. ئیتر بعدنا خێرەڵای وتوتی قرارێ دەرکە ئینتیدابیان کرد. ینی تەسەوەر کە حیزبی بەعز ئێمە دوو فێرقە زیاترە بووین، هەمووی ئینتیداب کردینەوە بەناو مەکتەبەکانە بە ئینتیداب. ئەوەنە احتیمامی بە خوێندنەدای و گەری ئێمە مناڵەکانمان گەنجەکانمان بێنە ماڵەوە لە جەبهاتی قیتالە لە ناوە ئەڕوخین پێشەوەی لە جەبەکانی شەڕا بنوخین. من لە دەربەنی خان ئینتیداب کرام بە مامەسای فیزیا، لەوێ ماڵەوەش خێزانیشم لە کۆیە مدیرەی سانەوی کۆیە بوون، ئەویشم بە قاعدەی زەوجی نەقل کردەوە بۆ کچانەکە. من لە کچانەکەش و پڕانەکەش فیزیا و ڕاضیاتمەوتەوە. 3 ساڵی خۆشمان بردەسەر بەس ئەخی ساڵەکان شەڕگەشتە نزیکی دەربەنی خان و ماڵەکەشمان بەرکەوت. لەوێ داوای سلێمانیم کرد و گەڕامەوە بۆ ئێرە نەقل بوومە. طبعاً تاریخێکی جوانم لە دەربەنی خان دەستپێکێکی جوانم هەبوو. ئەوە یەکەم ساڵ بوو بە قسەی مدیرەکە کەسێک بتوانێت لە فیزیا و بیرکاریە هین بێنێت معیاری دەرەجەی پێوانەی بێنێ. مشریفیش کاگنووری عارف بوو، زۆر لێم ڕازی بوو. نەقلی کردمەوە بۆ ئامادەی خانزاد، لەوێش 2 ساڵێک لەوێ بووم. لەوێش هەری لە یەکەم ساڵا بووم بە یەکەمی سلێمانی. دوایی قرارێکیان دەرکرد کە میلاکی کوڕ نابێت لە کچان نابێ. من داوای ئامادەی ڕۆشنبیرم کرد و چوومە ئەوێ دەوری 7 ساڵ لەوێ بووم. تاریخی خۆشی پەروەردەی من لە ناو ئامادەی ڕۆشنبیر و ئەو ستافە جوانەی ئامادەی ڕۆشنبیر و ئەو هەموو مامەستا جوانە و ئەو هەموو مختبەرە جوانە بوو. لەوێ یعنی بەڕاستی بەهۆی ستافە جوانەکە و بەهۆی توانامانەوە توانیم وەکو ئەستێرەیەک لەو خوێندنگا دەرکەوم و لە هەمووشیان گەنجتر بووم. زۆر منسەجیم بووم لەگەڵ خوێندکاران. من وەکو بە جەنابتم وت لە بیدایەتە ژیانی هەموو ئینسانێک، مێژووی هەموو ئینسانێک خۆی نووسێتەوە. بەڕاستی من لە هیچ شتێکیەوە مێژووە پەشیمان نیم و هەموو فەلسفەی ژیان لەگەڵ ئایلا، لەگەڵ خێزانە، لەگەڵ تەلەبا، لەگەڵ کۆمەلگا ئەوەیە کە تۆ ڕێز و خۆشەویستی بەخشیت و ئیشی خۆ بە جوانی پێشکەش بکەیت. لەبەرەوە من بە درێژایی ژیانم بەری ئەو خزمەتە جوانە ئەخۆم کەوا لەوێ و لە مەکتەبەکان و خوێندنگاکانی سلێمانیا پێشکەشم کرد. ئەتوانم بڵێم خوێندکارانم
من دەرسم وتۆتەوە لە ماڵەوە دەرسم پێوت بن حەقی خۆم وەرگرتووە لە مەکتەب معاشی باشمان هەبووە لە وەختی خۆیان بەڵام ئەوەی کە من وەرم گرتووەتەوە سێقاتی ئەو شتانە بووە بەڕاستی بە ئێستاشەوە لەبەرەوە شانازی بەیەکوەرگرتەوەکەم لە ڕاستیان من ناتوانم زیکراتێک یادگاریە کە بە 1940 لاپەڕە لە دوو بەرگا بە ئەلبومی وێنەکانیشەوە دامناوە من بتوانم لە نیو سەعاتا پێشکەشی کەم لەبەرەوە کورتیەکەی ئەوەیە هەموو فەلسەفەی ژیان ئەوەیە ڕێز و خۆشەویستی ببەخشە و ئیشی خۆ بکە و نیشتمانی خۆتی خۆشەوێ سەرکەوتووەبی لە ژیان فەلسەفەی ژیانکردنی جەنابتە بەڵێ من ئەوە فەلسەفەم بووە لە ژیانما ئێسش هەر نەسیحەتم بۆ خوێندکاران و برادەران و تەنانەت بە ئێوەشم وتەر ئەوەیە کە دڵسۆز بووی لە ئیشی خۆتا و خۆشەویستی ڕێز و بەخشی یەک مشکلە نابێت لە ژیان ڕاستە ئەم نەفەسە باشە بە تایبەتی بۆ مامۆستایەکی وەکو جەنابتان بە قوتابیان و خوێندکارانی خۆتان بڵێنەوە خۆتان لەسەر ئەم ڕێچکە و ئەم فەلسەفەیە پەروەردە بکەن لە ئەمڕۆدا گرنگە باسی کاک دیلمان باسی ژنیێنانیشم بۆ کردوون لە پۆلە لەو بەینا دکتۆرێکی مەشهور لە لەندەن مقابلەی بوو وتیان چۆن سەرکەوتوی لێ ژیانە وتی مامۆستا حەمالی سەرکەوتوی کردم کە فێری کردم ژیان دوو ئیمتیحانە بۆ ئێمە ئیمتیحانی شەشی سانەوی کە پێتەڵەیەبی بە چی ئیمتیحانی ژنیێنانەکەش کەگەر ناجح نەبی لەبەرەوە من هەل هەردوو ئیمتیحانەکە یەکەم تەواو کرد تۆ ئێستا دکتۆرێکی مەشهورە لە بەریتانیا دووەمیش ژنێکی عایلەیەکی باش لە تاڵەبانیەکانی هێناوەسە زۆر مرتاحم جارەکە لە لەندەن بووم داوەتیشی کردم بەداخۆ نەمتوانی بچم بۆ لای باشە ئەم دوو ئیمتیحانە گرنگە ئەو دوو ئیمتیحانە بڕڕێی پشتی ئیمتیحانەکانە بەڵام من یعنی ئێستا ڕێیم گۆڕاوە کاک ینی ئێمە وەکو هەیەی پەروەردە وەکو باوکو دایک ئەو نەخۆشیەمان توش بووە کەوا ئازانی مناڵەکانمان هەموو یەبێ بە دکتۆر و مهندس بڕواکەی من حەزمە کرد ئێستا مامۆسای فەنیان ڕاضە بوومایە لەزەتم لێبینی لەبەرەوە تۆ میسی بە هەزاران کە سەیری قاچێ کرد کە گۆڵێ کرد ینی بیکاسۆ فڵچەکەی خۆی نایە بە هەموو سەماعی هەموو پزیشکەکان و مەترەی هەمووینەکان تۆ مرتاح بە لە ژیانە تۆ بێژەرێکی ناجح بە کاکە حەزی لە کامێرا و وێنەگرتنە بە کاکە شێخ لەگەڵ کاکە شێخ و کاکە من بە لە پشتی کامێرەوە ئیشەکانیان جوان بکەن ئەوەنە لەزەتی لێبینن ئەوش خۆی بە دکتۆرێک ناگۆڕێتەوە لەبەرەوە ئەوە نەخۆشی ئێمە تووشمان بووە وازانین مرۆڤ هەر سیحەتی و بیناکەی مهمە شعری پێویستە گۆرانی پێویستە مۆسیقای پێویستە ئینسان کورە ئێمە کرێکاری پاراستنی ژینگەمان پێویستە بە چاوێکی بەرزەوە سەیریان کەین ژیان ئەوە نییە تۆ ناجحبی لەبەرەوەی دکتۆری یا مهندسی جاری وا هەیە مزەمیدێکی ناجح وەستایەکی ناجح لە دکتۆرێکی فاشیل یا مهندسێکی فاشل باشترە تۆ سەرکەوتوو بە لەو شتەی کە خەریکی لە ژیانەوە دڵسۆز بە بۆ میهنەکە یەکەم جار ئیش بۆ خۆتەکەی دوای پێشکەشی کۆمەلگاکەیەکەی نەجاحەتی ژیان ئەوەیە نەکەوەی کە ئەم عالەمە هەمووی دکتۆر و مهندس قسەی جەنابتان زۆر ڕاستە هەر لە پاکەرەوەیەک وەکو جەنابتان دەڵێن نەچین بۆ لای دکتۆر و مهندس و فڵان و فیسار هەر پاکەرەوەیەک ئەگەر بە دڵسۆزانە ئیشەکەی خۆی بکات چەندین نەخۆشی و چەندین با بڵێن ئەوەی کە پێی دەگوتێت بڵاوبوونەوەی ڤایرۆس لەم وڵاتەدا وڵاتانە پێیانڵێن ئەندازیاری ژینگە ئەم وەکو جەنابتان دەڵێ ئەم ئەندازیاری ژینگەیە دەمان پارێزێت لەوەی کە دکتۆرێک کەمتر سەردانکەری هەبێت باشانی گەورەی ئینسانەکان و جوانی ئینسانەکان بۆ نییە کە وەزیفەکەی چییە بۆیە کە جوانی ئیشەکەی بکا و حەکیم بێ لەسەر خۆ بێ جوان تەعاملی لەگەڵ مرۆڤ مرۆڤ دۆست بێ و ژینگە دۆست بێت هەستێت چۆنە بۆ قوتابی خوێندکارانت کە ئێستا خاوەنی با بڵێن پسپۆڕێکی خۆیانن و زۆر جار بۆ تۆ بۆ خۆت کە لە ڕابردوودا قوتابیت بوون ئێستا تۆ دەچیتەوە پێویستە بەوانە ئەم هەستە چییە؟ من پێویستم بە هەمویان بووە بەڵام بڕواکەی مامۆستای بەڕێز ئەو خوێندکارانم ئەوانەی کە هەرچیان تەواو کردو تەنانەت یعنی جاری وایە لە 6 وازیانە ناوە یا جاری وایە لە مەعهدێکیان تەواو کردووە هەمویان زۆر بە جوانیە بینم سەرکەوتون لە ئیشەکانیانە زۆر دڵسۆزن ئێمەیان بیر نەچووە تەنانەت ڕۆژی پێنجشەممە ئێمە داوەتی خوێندکارێکی خۆمانین کە ئێستا سەرۆکی زانکۆی سلێمانیە ئەویش کۆسارە دکتۆر کۆسارە داوەتی کردوین لەگەڵ مامۆسایانی ڕۆشنبیر و ئەو وەجبەیە کە خۆی خوێندکار بۆ تایە لەبەرەوە تا ئێستش لە سەفرەکانە
هەر لەگەڵیانین، ئەچینە ئەوروپا لەگەڵیانین، یەنەوە ئێرە هەر لەگەڵیانین. ئێمە جێمان نێشتون زۆربەی ڕەفیقەکانم ئەو خوێندکارانن کە وەختی خۆی دەرسم پێوتون، ینی ئەوە دایرەی شرافە بەڕاستی زۆر بەمان تەقاعود بووین، زۆر کەم بە دەگمەن لە بازاڕەیەکە بینین. ئەوەشی کە کۆمانەکاتەوە هەر ئەوان داوەتمانەکەن و یان بینین یا ئێمە لە بازاڕکەواتە لە یەکدانە بڕین بەی شێوە زۆر جوانە ئەوش جوانیەکەی ئەوانە و ئێمەش قەت فرامۆش. کەواتە لە ڕابردوودا جەنابتان مامۆستای ئەوان بوون، ئەوان قوتابی جەنابتان، بەڵام لە ئێستادا هەردووکتان هاوڕێیەکی وانە وەگو هاوپیشی هەموو شتێک بڕاب کە مامۆستاش بوو مەرباسی هەموو شتێکم لەگەڵا کردو لەبەرەوە ئەو ڕەفیقی عادادیۆوانەش مەردانە بڕیوە لەگەڵیانە باشە هەموو ئەمە ئەو پەڕی ڕۆشنبیری مامۆستایەکە بتوانێت بەم شێوەیە تەعامل لەگەڵ با بڵێن فێرخوازەکانی خۆی دابکات. باشە چونکە مامۆستامان هەیە تا ئێستش ئیجراءات لەگەڵ فێرخوازەکانی خۆیدا دەکات، جلەکەت بۆ وایە، قژەکەت بۆ وایە، بۆ ڕیشت وای هێڵاوەتەوە، بۆ نازام تا ئەکۆتایی یانی تو بیر لەوە ناکاتەوە دەروونیکەم کاک دیلمان قسەکە پێ بڕمێشت بە بیرم نەچێت بۆ باس ینی من سێ مەرحەلەم لە ژیانی پەروەردەی ما 4 مەرحەلەم بڕیوە تقریبا. مەرحەلەی یەکەم من وەکو مامۆستا تاعین بووم، یەکەم تاعینم لە دەربەنی خان، دوای خازاد ڕۆشنبیر ئەنجام مەکتەبەکانی سلێمانی. دووەم مەرحەلەی ژیانم بە ئیمتیحانێکی زۆر قورس و 6 مانگ دەورە بووم بە سەرپەرشتیاری فیزیا و مەکتەبەکانی زۆربەی سلێمانی و دەرەوەی سلێمانی لای من بوونێ مامۆساکانەوەوانە خۆشم بە سەرپەرشتیار نەزانیوە، هاوڕێی تەلەبە بووم، هاوڕێی مامۆسا بووم و زۆریشیان دانی پیانێن. دوایی بووم بە خەبیری فیزیا و مەسوولی وەرگێڕانی پرۆگرامی کوردستان و سەرۆکی لوژنەی زانستەکان. لەوێش من ئێسش مامۆستایەکی دووەکیم لەبیر ناچێت کە خواحافیزی لێ کردم ئیشەکە تەواو بوو، تی بەڕاستی مامۆستا حەمەعەلی لە مستەوای مەسوولیەتا بووی، نەمان بینی ڕۆژێ فەرقی هەولێر دوهۆک سلێمانی بکەیت. ئێمە بە فەخرەوە خواحافیزی لەکەین و شانازی و پێوەکەینەوە گەورەترین دەستکەوتەوە. ئەمە نەفەسە کوردایەتەکەیە کە باسمان کرد. ئەو نەفەسەیە کە من نەشارچێتیەکەم جاری وایە کوردایەتیش تەر کە دە مرۆ دۆستی لامە بەستە. دوایش ئێستا دوای خانەنشینی و ئەو هەموو وەزیفەی کە لە ناو پەروەردە بینیم، بەرپرسی مەکتەبەی پەروەردەوە شیفی پەروەردەم لە بنکەی ژین و مؤسسی یەکێکم لە مؤسسەکانی ڕێکخراوی پەروەردەی سەردەم و بۆردی ڕێکخراوەکەشم. ئەو تەعاملە مرۆڤ دۆستەی کە بە مناڵی فێری بووم و لەژێر دەستی باوکما فێری ئەو ڕێز و خۆشەویستی و بەخشینە بووم، تەرکی نادەم تا ئەو ڕۆژەی سەرەنێمەوە بەسەر ژیان بەجێڵ و هیچ مشکلەیەک هەموو ئەوانش کە ڕۆژێ لە ڕۆژانەوانی کە منیان بینیەوە ئێسش هاوڕێ من و یەک کەس دانەبراوە لێم. تەنانەت لە ڕۆشنبیر کە بووم بە سەرپەرشتیار ویستم جێبێڵم بە مەکتەبەکە بیرمە کردەوە هین بۆ کێ بێنم، یادی ئەتیزار بۆ یەکێکە عازم بێتەوە لە هیچ شوێنێکە ئەو کەسم دەست نەکەوت کە عاجز نەکردووە. بەبەرەوە حەقی خۆمە شانازی بۆ مێژووە بکەم بەڕاستی. جوانە من پێم خۆشە بەو شێوەیە کەش لەوانەیە دوایام دیدارە جارێکی کە بیتەوە لە خۆت بێگومان شێخیش حەزی لە بێ کامێرەکەی لەگەڵ کاکێ برادە با بڵێن هاوکارانم زۆر بە کەیفن بەوەی کە گوێ بۆ جەنابتان دەگرن لە پەیامەکانی بەڕێزیشتاندا. دەکرێت بڵێن ئێمە وانەیەکی تر دەبەخشینەوە بە بیسەر و بینەرەکانمان، ئەمە زۆر گرنگە تۆ بتوانیت ئێستا ئێمە بەرپرسیارەتێکی ئەخلاقیمان لەگەڵ لەسەر وەکو دەسەڵاتی چوارەمی ڕاگەاندن بتوانین ئەم دەسەڵاتە بە شێوەیەکی تەندروستانە بگەێنین. لەم شتەشا ینی کۆمنتێک ڕێگەم خۆزگە هەموو کەناڵەکان وەکو ئێوە خۆیان لادا لە برینارکردنی خەڵکو و لە تەدەخلی سیاست و دین و تەشیرکردن بەڕاستی بەداخەوە ڕاگەیانی کەناڵەکان زۆر نامەسوولانە بەرپرسیارەکان زۆر بە تەنگ شکۆی مرۆڤەوە نین، خەڵکە شکێنن، فەقیرێک یەکێک شتێکی هاتێت بە کامێرەکەیەوە لە بەردەمیا شکۆی ئەو مرۆڤە شکێنێ، ئەوێ و کەسە بەرزکاتەوە کە خێرەکەی کردەوە کەسەی کە بەخشندەیەکە هیچ پێویست ناکا بەڕاستی بەخشندەیەکەی ئیعلام نەقلی کا و نەفسێتی مناڵ و خەڵک بشکێنێ. لەبەرەوە هیوادارم بینرا و بیسرا و هەرچی ڕاگەیانی کوردستان
هەیە زۆر مەسوولانە و عاقلانە ئیش بکەنەوە ئیشی خۆیانە بەڕاستی ئەلف بێ ئەتەکێتی ڕۆژنامەوانی ئەوەیە کە شکۆی ئینسان نەشتێنی تۆ شکۆی نەفەرە شتێنی و حیایە بیت و شتی شخصی بڵاوەکەیتەوە چ حەقێکت هەیە تۆ وەکو ڕاگەیانێکی گشتی ئەمە بکەیت لەبەرەوە من ئەم بەرنامەی جوانناسیە حەزەکەم واتە تەوری پێبن کە شکۆی مرۆڤەکان کە هەرواشتان کردو شکۆی مرۆڤەکان پارێزراو بێ و پرسیاری جاری وایە پرسیاری وا شخصی لێتەکەن و ڕاتێکێشن بۆ شتێک کە تۆ هەڵەیە بکەی بۆی بێ بە هەڵا لە ئەعلامە ینی ئەوە ئوسلوبێکی زۆر ناشرینە بۆ ئەمە لەکوێی ئەوەی کە پێ درێ مۆڕاڵ ئیتیکی ڕاگەاندندا جێ بێتەوە وڵای ئەوە جێ نابێتەوە من نازانم ینی بەداخەوە ینی بەشێکی باشی ئەو عادەتیان نوکتە جێرنەوە لەسەر خەڵکە شتێنن شکۆی مرۆڤە شتێنن یهانەی شخصێت و کەرامەتی عایلە کرێ ڕاستە بەعزێکیان مولتەزی منەوە ئەوەی کە لە ئێستەی میدیادا زۆر جار هەڵە دروست دەکات یاخود پابند نابێ بە چەمکەکانی ڕاگەاندنەوە دیجیتال میدیاکەیە جا دیجیتال میدیاش ڕاستە و ڕاست کۆنتاکتی لەگەڵ مۆبایلەکەماندا فەیسبوکەکە خۆی مشکلەی فەیسبوک چییە؟ فەیسبوک منبەرێکە بۆ هەموو کەسێک دەنگی بگات بەڵام بەداخەوە تۆ لە فەیسبوکی خۆتەوە بێ حەقدانیشی تەشیر بە هەزاران کەس بکەیت هیچ معقول نییە ئەوە فەیسبوکەکە قەیناکە بەڵام ڕاگەاندن هی حیزبە هی وڵاتە هی شەریکەیە هی هەرکێ هەیە حەقی ئەوەی نییە بەڕاستی خەڵک بەرپرسیارە لە دروستبوونی تاکێکی تەندروستی بێ شکۆ پارێزراوی ڕۆشنبیری جوان و دروستکردنی تیجاهێکی زۆر جوان لە کوردستانە تا ئەوانەی کە یانەوێت تەشیر بە خەڵکن ئەوە نەکەن واز لەو جنێودان و فەرتەنەی دیجیتال میدیا بێنن بەڕاستی زۆر جار بنەزانی کاک دیلمان خۆشم خەتابارەکەم ئەڵێمە ئێمە لە پەروەردە چیمان کرد بەس بەڕاستی و جی لە ئێمەوانە بوو ینی جیلی ئێستا سەیرەکەی کابرا هینی هەیە مامۆستایە یا مەسەلەن مۆزەفێکی بەرزە قسەکە تەشیرەکە جنێوەدا ئێکاکە تۆ بە ئەم زمانە زبرە بەکارێنی هیوادارم خەڵک بیر لەوە بکە و ڕاگەیانەکانیش ئەو فەقرانە مامۆستا زیرەکی دەستکرد ماماڵە بە مێشکی هەمومانەوە دەکات وانە تو بە حکمیەوەی کە لەسەر پۆستێک دەمێنیتەوە پۆستەکە ئەوەنەی کە ئەکتیڤە بێتەوە لەسەر ئەم بابەتە دەمێنیتەوە حەزێ بەو بابەتەیە کە خۆت نمایشکەیت جا من بانش مەزن ناو زۆر تەفاسیلی ئەو شتانەوە بێمەوە سەر بەرنامە ئەسڵیەکەی خۆمان لە مەرحەلەکانی زانکۆ باست بۆ نەکردم قرس بوو بەلاتەوە یاخود نەخێر هەر بڕوا بەخۆبوونەکە و ئەم جوانناسی کە لە جەنابتانە هەبوو دەدویست بگەیتە کەنارا و کە سەرکەوتنی جەنابتانە من لە مەرحەلەی زانکۆ زۆر مرتاح بوویت بۆ مرتاح مانەوە نەبوو لە من لە بەغا متوەسطە و سانەیم تەواو کردبوو عەرەب و مەسیحی و کوردم قەت جیا نەکردوێتەوە و بۆ معلوماتیش لە بەسرە لەو بەینا برادەرانی بەسرە داوەتیان کردین 15 کەس ڕۆشتین بۆ یەک هەفتە لەگەڵیان نابووین کاکمن یعنی ئەو ڕێزەی لەوەی گیراین بڕوا ناگەم ئێمە بتوانین حەقیان بۆ بکەینەوە چەند لە ساڵانەی زانکۆیانەوە و ئێمە بەدەمیانەوەین بەڵام ئەو شتێک کە ئەوان کردیان بۆ چکە ئێمە بەڕاستی لە زانکۆ حتا احترامی بەعسیەکانمانە گرت کە بە مەنسەب زل بوون بەڵام بە عەقڵ بچوو بوون ئێمە ڕێزمانە گرتن بەڵام ئەوان دایمەیان ویست بۆشی ئەمە وەرگن و شتی سیاسیمان لێ دەربێن و تووشی مەشاکیلمان بکەن بەس بەڵام لەگەڵەوەشا لەگەڵ مەزهەبی شیعەکانە کە حەزێتە درانی ئەمە باش بووین لەگەڵ شیعەکانە باش بووین مەسیحی و هینمان جیانە کردەوە کورد و عەرەبمان جیانە کردەوە منەوەنێ ڕەفیقی عەرەبم هەبووەنەی سوحبەتم لەگەڵ عەرەبا کردەوەنێ قۆڵم لە قۆڵی عەرەبا بووە هەرەوەنەش قۆڵم لە قۆڵی کوردەکانە بووە یعنی ئەمە عنسریەتمان نەبووە لەبەرەوە 4 ساڵی جامعەمان زۆر جوان تێپەڕان بە ئێستا شۆ ڕەفیقین گروپمان هەیە بێکەوە و کتێبێکی شەیە لەسەر ئەو مێزە وێنەی هەمومانی تایە کە ناردومانە بۆ ئەو ساڵانە لە مانیدا کۆبینەوە لە زانکۆی سلێمانی دەرچوانی وەفاداریە هەر بەردەوام هەم وەفاداریە هەم بەردەوام ئێمە ڕەفیقاتەکە تازەکەی بەدەل لە ڕفاقەتەکە شتێک کە پێ دەگوترێ خۆ دەوڵەمەندکردنی هەکبەتان بۆ مەسەلەیان دکتۆرانێ لە خارج پیاوی سەرکەوتون گفتوگۆ ڕاوێشتان هەیە لە هەمووی گروپمان هەیە گروپتان هەیە نیازی مستەفا ساڵح کەریمیش لێرە هینە ینی لە گروپەکە بزانام ئەدمینی گروپەکەی وەکو کوردستان و ئەوانیش یەک دوانێکیان دایمە بەیەکەوە قسەکەین تەجروبە نێرین بۆ یەک ئاڵ و گۆڕی شتەکەین ئەو ڕەفیقایەتیەی کە لە هەفتاکانەوە دروست بووە هەتا ئێستا کە 2025 بەردەوام گەردی لێنە نیشت ئەبوو لە
جیاتی فلان و فلان بە ناوی یەک ئەبوو فلان و ئەبوو فلان بانیەکەکەی و من ئەم جارە ڕۆشتم بۆ لەندەن بەشێک لەو برادرانی کە لە زانکۆی سلێمانی بوو بەیەکەوە ئەوانیشم بەسەر کردەوە لەش ساغ بیت ئەی سەفەر داخود دنیابینی ئەوەی پێوترێت کللتوری وڵاتانی دیکە گرنگە بۆ مامۆستایەکی وەکو جەنابەت حەزەکەم شتێکە پێ بڵم وڵاتێک کە ئەبینی وەکوە کتێبێکی هەشتا لاپەڕێوی خوێند بێتەوە بەڕاستی یعنی مەسەن بۆ نمونە من زەمی لەندەنم بۆ کرا و شارێکە پڕ لە مشتووەکەن بە جانتاکەتەوە ئامەزانیە بێت جانتاکەمە بە لەشمەوە بێ بۆی نەدزرێ لەندەن شارێکی ئەجگار جوانە ئێجگار جوانە لە دووسێ دەقا لە شوێنێک ئاوەسی شەست نەتەوە و دین و پێستی جیاواز نەوە بەشەر و دین و ئەنواعشت بە بەردەم تا ڕوا یەکێ لە یەکێ ناکەوێ یەکێ مافی یەکێک ناپەرزێ ئەوانەی کە لەوێن وەزیری پەروەردەکەوا بزانم کورد بوو وەزیری دیفاعەکەیان هەندی بوو ینی تۆ مناڵە بەرە بەریتانی خامی وەرگرە ئەبی بە وەزیری دیفاعە لێرە عوزوی پارتی و یەکێتی مەبە مدیر عامیش نابی تۆ لە لەندەن نەبی بە وەزیر لێرە نابی ئەمە سەقافەی وڵاتەکەی ئەمە ئەو وڵاتە ڕاستە داگیرکاری بۆ شوێنی داگیر کردەوە بەڵام گەشتۆتە حەدێک جوانی مرۆڤ مافی مرۆڤ بەخشینی مرۆڤ احترام تەگرێ و ڕێز تەگرێ ئەبێ مەمنونی ئەو پەروەردە جوانەبی کە لەوێ پەروەردەی لیبرالی تەکەن و مناڵە بۆ خۆی ئاسوودەیەوەمانێزە بڕۆ مناڵەکانە بێنەرەوە نایەنەوە بۆ کوردستان بۆ چکە تااقەتی ئەو جەهەنمەی نییە کە ئێمە لێرە بۆمان داخستون شەو ڕۆژ باسی موچە و مژدەمژدەوە ڕبع موچە باشە بەس خاڵێکی ئەمە وڵاتێک بوو کە نمونەت هێنایە وڵاتەکانی کە هەریەکە وەکو جەنابتان دەڵێن هەریەکەوە بە کللتور و ئەوەی جوانی خۆی و وەنیی خۆی ڕێزیەکە گرن ڕێزی دینەگرن بڕۆ لە تایلەندا لە بەشێک ئەوروپا دایان دینە بینی کەس بەر چل پاکستان لەگەڵ هەندا 40-50 دینیە کەس بەریەک ناکەن لێرە چەند خوێن ڕژرا لەسەر با نەچێن ناو تەفازی من زۆر جار خۆم دوورەکەمەوانە باش عێراق و ناوچەکە ئێستا وای لێ هاتووە ژیان وا جوانە ژیان وا جوانە هەمومان یەکتری قوبوڵکەین بە هەموو فکر و بە هەموو مەذهب و بە هەموو دین و بە هەموو جیاوازەکەم چێت تۆ چۆن بیرەکەی تۆ بۆتەوێ من نسخەی تۆ خۆی شتێک هەیە کە زۆر جار دەڵێ لە سەفەری دوو کەسدا بۆ دەرەوەی وڵات دوو کەسەکە یەکێکیان هاتەوە وتی وڵاتەکە وڵاتێکی شپرزە وایە و تا کۆتایە بەوی کەشیان وتیان وڵاتەکە چۆن وتی وڵاتی حەزارەت و پێشکەوتن و دنیابینیە چونکە هەموو کەسێک بە پێی مێشکی خۆی سەردانی وڵاتێکی کە ئەکا بە پێی خولیا و حەزی خۆی سەردانی وڵاتێک دەکات شوێنە جوانەکانی ئەوێ گەڕام بۆی بزانم ئەم میلەتە بۆچی ئاوای لاتوە ئەمریکا بۆ گەورەیە هەموو بڕۆسێری شخصێکی ئەمریکا کە چەند ئەمریکا پارێستە ئەڵێ ئێمە کە لیدەری عالەمین حەقمانە لەبەر ئەم وەیانە ڕاستەکە خۆیانە خۆ بەگاڵتە نەبوون بەلی بەڵێ ئەی ئێستا شتێک هەیە کە پێی دەوتێت خانشینی هەرگیز ترساویت من ئوستازیان قەت نەترساوم و قەت هینیش نەبوومەوە قانونی ژیانە بێ بژیت ئەبێ خزمەتی خۆ بکەیت دوایە بێ خانەنشینبی پاشۆشە بێ بەس تۆ زۆر جار توانایەکی باشە هەیە بەڵام ئیجباریان خانشین دەکەن من لە لووتکەی ئینتاج و بەرهەمێنانە تەقاعد کرام بەس لەگەڵەوەشە ڕاستە نەختێک لە هەوڵەوە بێتاقەتەبی چکە تۆ فێر بوو یەشتی بەیانی بچیتە دەرەوە دوای داوامێکی زۆر بیتەوە تێکەڵی خەڵکی ئەمانە بەڵام زۆر ڕاهاتم ڕاهاتی لەگەڵ پەشیمان نیم لە ئەزمموی خۆم و ئێستا شەر ئینتاجم هەیە هەر نیشاتم هەیە هەر خۆشەوی سێبەخشم هەر خەڵکە بینی هەر کۆنتاکتەکەش کۆنتاکتم لەیان دەستگرێت دەیان برادەری وەکو توایە وەکو پێ دەڵێم تا ئەو ڕۆژەیە مرم پەشیمانیم لە یەخۆتە من درێژ بیت من حەزمە کرد زیاتر لەگەڵ جەنابتا بمێنمەوە تێر ناخۆین لە قسە جوانەکان و پەیامە جوانەکان و پەیامە تەندروستەکانی بەڕێستان هیوام لەش ساقیتە ئەی پێت باشە هاوشێوەی ئەم بەرنامانە گرنگیان پێ بدرێ فراوانتر بن بۆ ئەوی کە ئاوڕ لە کەسە دیار و ماندوەکانی وەکو جەنابتان بدرێتەوە ئەو بەرنامانە بەسەرکردنەوەی چەند نووسەرێکی هین کە ئەوانەی کە شاعرن شاعری نەتەوەن شاعری حیزب نین کە نووسەری نەتەوەن نووسەری حیزب نین بەڕاستی ئەو کەسە جوانانە واجبی ئەخلاقی یعلامی کوردستانە کە بیان خاتە پێچای خەڵکو
هین نەبێ ینی هیچ کەسێک سانسۆری لەسەر نەبێ بۆ دەرکەوتن بە تایبەتی ئەوانەی ئەدەبیات و علم و ئەخلاق بە شێوەیەکی گشتی پێشکەشی ئەم نەتەوەکەن و خزمەتی ئەم نەتەوەکەن گوناحی گەورەیە کە تۆ یەکێ مقابلە نەکەی لەبەرەوەی کەوا هەرچەند شاعرە هەرچەند نووسەرێکی جوانە لەبەرەوەی بیرێکی تایبەتی و حیزبایەتیە لەبەرەوە من نەشم زانیوم بەرنامە هەیە بەڕاستی خۆزگە زووترم زانی خۆم جوابم بۆ نردی بێ لەبەرەوە ئێمەش بە شایستەمان بەرنامەی ئستاتیکا و جوانناسیە ناسم نمونەتان زۆر بێ بەردەوام بن کەستان بیر نەچێ بپرسن کێ جوانە کێ ببینن چی ئەتوانێت خزمەتی بەرنامەکە بکات چی ئەتوانێت خزمەتی ڕای گشتی و قسەی جوان بکە و خۆشەویستی و ڕێز بڵاو کاتەوە و ئەو هەڵایی ئێمە پێویستمان بە ئەو کۆنتاکت و پەیوەندیانی جەنابتان هەیە کە لەگەڵ کەسە جوانەکانی وەکو هاوشێوەی بەڕێستاندا هەیە لە سلێمانی و لە کوردستاندا ئێمە بتوانین دەست یاخو بگەینە لای ئەو کەسانە لەم بەرنامەدا بەسەریان کەینەوە نەکەوەی کە وەکو بەڕێستان دەڵێن بە پێی ڕەنگەکان بە پێی حەزبەکان ئێمە ئەمەمان لا نەبێ هەمووی تێپەڕێن و بتوانین خزمەتی لادەن لە سیاست و کە خۆشتان لادەن لە برینارکردنی ئەوانەی کە دیندارن یا شتێکی ترنەوە ئێمەمان دینارینەوەمانە بەڵام بەڕاستی ئەو بەرنامانە و چەلەحانی دین و مناقەشەکردنەوەوانە لەسەر سیاست و ینی تۆ تەسەورەکەی دەوام لە کوردستانە وەسا لە وڵاتی شەڕکەرەکانە نەوەستا ئەوەی لە کوردستانە محەلیلمان هاتنە سەر تەلەڤیزیۆن و قسەیان نەکردەوەنە لە ئیسرائیل و ئێرانە نهاتن نازانم ئەم حەزەی کورد بۆ شەڕ و بۆ ئاڵۆزی چییە کەس نەباسی شیعرێکی کرد نە مەسرحەیەکی پێشکەش کرد نە گۆرانێکی پێشکەش کرد هەمووی هەر خەریکە هیوا هەیە ئێستا شەڕ وەساواڵێ ئەمڕۆ ئێران قەسفی کرد توشتی کۆ نەکرد چیان لەزەت بینە لە شەڕ و لە خێر ئوستاز لەوە شتێپەڕین کۆتایی بەرنامەکەم حەزەکەم شعرێکی لای جەنابتان بێت وڵای من معجبم بە شاعرانی کورد بە کۆنەکان بەڕاستی کلاسیک لەگەڵ گۆرانی محەممەد مام لێوەمانە بەڵام مامەسا هەیە من و مامەسا گۆران و ئەمانە نمونەی جوانین لای من یعنی شعرێکی مامەسایە من هەیە زۆر بە دڵما شەیەک وابزانم بێتاقەتە بێ یا بە ناوی یەکێکەوە کە بێتاقەتە قسەی زۆر لەسەرەوە گێڕنەوەڵێ ئەگەر چی شەو درەنگە ساقی بۆم تێکا کەمێکی تر کەوا ئەم شەو لە ناخمدا سەری هەڵدا خەمێکی تر لە بادە ئەم ژەمە تێر بم منی تینوی جگە سوتا بەچی دیارە کە دەبینم شەوێکی تر ژەمێکی تر من سپاسی جەنابتانەکەم سپاسدانەکەم دووبارە سپاس ئەو بەرنامە جوانتان ئەو میوانداری ئەو مشماڵی خۆتانە زۆر سپاس بۆ گەوری جەنابتان من دووبارە سپاسی جەنابتانەکەم کە دەرگا داوەڵا کردوواتینە خزمەتی جەنابتان سپاس بۆ تەواوی قسە جوان و قسە دانسقەکانت و ئەو پەیامە باشانەی کە بە بیسەر و بینەرەکانی ئێمەت گەیاند مەمنونم ئەگەر ئەوە شیە کە ئەوێ بەرنامەکە زیاتر لە ژیانی ئێمە و ژیانی پەروەردەکاریمان بگرێ من هەموو ژیانی خۆم بەوردی لەم دوو بەرگا بە داناوە بەڕاستی لەبەرەوە نسخەیەکی پێشکەشی جەنابتانەکەم بۆی هەم بیە بە کاکە شێخەکان و کاکەکەن بۆی بیخێنەوە زیاتر تێگەن حەزەکەم ئێوەش ئەزمموی ڕۆژنامەگەری و شتیش من باسی تفازم کردەوە باسی بەعزە شتێکی خۆشم کردەوە باسی ئەوم کردەوە کە ئێمە چەند لە شۆڕشەکانە چەند برینار کراوی چەند چەرمەسەری و ناخۆشیمان بینیوە بەڵام ێستا حسابی چوو بۆ ناکرێ و گرنگەوەیە تۆ پێگەیەکی
و کتێبخانەیەکی و هەگبەیەکی دەوڵەمەندی ئەمڕۆی کوردستان من لە خزمەتی ئەمەش گەورەترین لە دەستکەوتەکە خزمەتی هەموو ئەوانم کە حەزیان لە مرۆڤ دۆستی و ئینسان دۆستی و یەکتر قوبوڵکردن سپاس فەیسبووکەکەشم عینوانەکەی ئەوە سپاس بۆ بەڕێز مامۆستا حەمەعەلی فیزیا وەکو نووسەر و وەکو پەروەردکار کامڕۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەم کاتتان پێبەخشیم و ویستان ڕێی خۆم بە کورتی بگەێن. زۆر سپاس بۆ جەنابتان. سەرچاو بە خێراتنی برادرانی کامێرەشەکەم دەستەکان شێخ و کاکێ من گەورەتان کردین ماڵەکەتان ڕووناک کردەوە بە خۆتان و کامێرەکە. زۆر سپاس دووبارە بۆ جەنابتان. سپاس بۆ ئێوەش کە تاو کات لە بەرنامەی ستاتیکاوە لەگەڵمان بوون. هیوام تەندروست باشیتانە و دوور بن لە ناخۆشی و لە شەڕ و شۆڕ و ئەوەی کە خراپە خوا دوورتان لێ بکات. تەندروست بن و خواتان لەگەڵ بێت.